ڕاهێنانی ماسوولکەی دەست من نازدار بەختیار ڕاهێنەر لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە ئەتوانین بۆ جگەرگۆشەکانمان کۆمەڵێک یاری ئامادە بکەین کە لە ماڵەوە بۆ ڕاهێنان بە ماسوولکەی دەستیان بە شێوازێکی زۆر ئاسان و سادە. بۆ نمونە ئێمە ئەم ڕاهێنانەمان هەیە کە بەسەرەدە ئامادە ئەکرێت، زۆر ئاسانە و زۆر بەسیتە، بە کەرەستەی ئاسان ئەتوانین ئێمە لە ماڵەوە ئامادەی بکەین بۆ ماسوولکەی دەست بەکارێت. بەم شێوەیە سەریدەبەکان ئەکەینەوە و بەم شێوەیەش دای ئەخەینەوە. بە چەند شێوازێکیش ئەتوانین سەرەدەبەکان داینین. بە گەورە بۆ ماسوولکەی دەستە گەورەتر ئەکاتەوە، بە وەسەط و هەروەها بە سەرەدەبەی بچووکیش ئەتوانین ئامادەی بکەین. هەروەها ئەم شێوازەشمان هەیە کە ئەم تەختەیە ئێمە خۆمان ئامادەمان کردووە بڕغوە لەگەڵ سەمونەیە. بڕغۆکە بەم شێوەیە ئەگرین، سەمونەکە ئەینینە دەرەوە بەم شێوەیە. ئەمە بۆ بەهێزکردنی ماسوولکەی پەنجەکان ئەبێت و هەروەها دوای مناڵەکە داشێخاتەوە، تونێکاتەوە. ئامانجی ئێمە لە ئەنجامدانی ئەم ڕاهێنانە بەهێزکردنی ماسوولکەی دەستی منداڵەکانە و هەروەها لە هەمان کاتە ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەم ڕاهێنانەوە تەرکیزیش و پەیوەندی چاو و دەستیشی بەهێز بکەین.